بێدەنگترین دوکان لە پیشەسازی باکوور ئەم دوکانەی پشتی منە، دوکانی عازی عەزیز جامچی. لێرە حەوت کەس کار دەکەن، هەر حەوتیان نابیست و توانای قسەکردنیان نییە. من هاتوومەتە ئێرە بۆی کە بزانم ژیانی ڕۆژانەیان چۆن بەڕێ دەکەن و هەروەها چۆن گفتوگۆ لەگەڵ ئەو کەسانە دەکەن کە دێنە ئێرە و سەردانی دوکانەکەیان دەکەن. با بچینە ژوورەوە. ئاک ئەحمەد سڵاوت لێبێ. ئەگەر باسێکی خۆتان بۆ بکەن ئەوانەی کە لێرە کار دەکەن چەند کەسن و چۆن بوو ئیش لێرەکوانەی شوکای ڕۆژانتان چۆنە؟ والله ئەوان عەفت کەڕوڵاڵن کوڕەکانی عەزیز جامچی بەخۆی ڕەحمەتی بەخۆی وەفاتی کردیە ئەوجا ئاکو بۆ سەر وەستایە ئێرە کوڕەکەیتی چاریان برانە و سێیان بێگانەنە ئەوەکانی ئەوانەی بێگانە لە مێژە لەگە وەستا ئاکۆینە پێکەوە گەورە بوون لە مەکتەبی. چەند ساڵە لێرە جامچین کاری جامچێتی دەکەن ئەوانەی کە مەبەستمە کە نابیست و توانە قسەکردنیان ئەوانە تقریبا لە ساڵی 91-92 هاتنە ئێرە هەتا ئەو وەختەیە ئێستا. باشە تۆ تەرجمەیان بۆ دەکەیت، تۆ چۆن فێر بووی لەگەڵیان؟ من بابم کەڕوڵاڵە سێ-چوار مامشمە هەیە کەڕوڵاڵن ئەوجا لە منداریەوە لەگە بابم فێر بوومە زات مکنەوان لەگەڵان زیاتر فێر بوومە و لێ ڕاهاتیمە لەو ئیشەکان. باش ئەو کەسانی کە سەردانی ئێرە دەکەن چۆنە یانی دوکانەکە دەبینی زۆر بێدەنگە تەنها تەقەی کارکردن و ئەو شتەکان بەخوای هەرچی ببینیکن وەستاخۆی بەخۆی ببینی دەزانی چیتی یعنی یەکسەر چا دەکا بەبێ ئەو کەس گازیەک کەسی نەکە بەخۆی دەزانی ئیشەکەی کۆوە ڕازە بۆی دەکات بەس ئەگە ئیشەکە زۆر قڕزبی گازی من دەکەن گازی وەستا زیۆر دەکە قسە لەگە کابرای دەکەن ئەگەنە زۆر ئاسانە دەکەن ئاخۆی. باشە لە خەڵکەکە دەتوان خەڵکە تێبگەین کە کێشەکەیان چێ یان تۆ بوان تەرجمە دەکەی چۆنە؟ بەخوای عەسەب یعنی هەندێک کەس هەیە بەخۆی با هەندێکی دەزانی کەڕوڵاڵ ئەگەنە گازمان دەکەن ئەمە قسە لەگە کابرای دەکەین. دەمەوێت لەگەڵیشیان قسە بکەم کامیانم بۆ دێنی تۆزێک ئەویان یەکە باشە ئەگەر بێتە ئێرە دەمەوێت پێم بڵێ ژیانی ڕۆژانەی چۆنە؟ وەری بەخوا سوێنی دێمە ئیشە سەعاتەش سوێنێ هەتا سەعات 5 ئێوارێ ئەوها دەچمەوە مارە خۆم دەگۆڕم دوای دەچمە بازارێ لەگە برادەرەکانیش کەڕوڵاڵ هەیە سایخانەیان هەیە لە بازاڕی لۆ خۆیان هەموو شەوا لێ خورد دەبینەوە تقریبا 50 کەڕوڵاڵە چ کەڕوڵاڵ لێ دادەنیشن هەتا سەعات 10 11 شەوی لە خۆیان دەگەڕێنەوە مارە. باشە ئەگەر پێم بڵێ ئەو کێشەی کە ڕۆژان ڕوبەڕویان دەبێتەوە چییە؟ هەر لە کارکردن هەم لە ژیانی ڕۆژانە کێشەی کە بەردەوام ڕوبەڕویان بێتەوە؟ والله هیچ کێشەیان نییە هیچ کێشەمان نییە ینی بەس لە بۆ ئیشێ دێنەوە دوای دەچینەوە بازاری لۆ خۆمان ئەگەنە هیچ چیزە. باشە ئەوەکو من بزانم کێشەیەکیان هەیە کە ئەویش نەبوونی ئیجازە ئەویان چۆنە؟ ئەوان داوای ئیجازە سایقی دەکەن یعنی زۆر مەعتەنن لە ئەوەی چکە برادەرەکانیان لە بەغدایە لە مووسێ ئێستا بابم لە مووسێیە هەم کەڕوڵاڵشە ئیجازەی هەیە مامەکانم هەم کەڕوڵاڵ هەم ئیجازەیان هەیە ینی هەمویان ئیجازەیان هەیە بەس جەماعەتی کوردستانی ئیجازەیان نییە. دەچنە بەغدا ئێستا ئەوەی ئیجازەی پێ لە بەغدای دەرینە ئێستا بەسەر چووە 2015 دەرینە بە پارەی خۆی دەرینایە تقریبا 300,000 چووە ئەوە دەری یعنی ئەم پارەم نییە بچمە بەغدایە 300,000 تا 100,000 بچی و بێمەوە دەر لۆ شاری خۆم نادرێ ئیجازە چکە لە هەموو جێش ئیجازە دەدرێت لۆ کەڕوڵاڵان. لە ڕووی کارکردنەوە خەڵکی لەوانە ڕازین گلەییان لێ نییە مەسەلەن ئەو عالم یعنی ماشەڵڵا بەخۆ تەماشاکە معدە لێرە قەرەبارغا ئەگە ئیشەکەیان باش نەبا کەس نایەتە ئێرە ئیشەکەیان زۆر خاوێن و زۆر باشە و زیرەکن یعنی شتێک لە دەستیان عاسێ نابی. دەری ناتانی بچنەیشی دایرەی بکەن یان ناتانی ببینە مۆزەف لۆ خۆمان هەر لە سناعی شێ دەکەن ها عەلەقەل بەس ئیجازەکە مام دەنێ چکە ئەوان هەموو سیارەیان پێیە. برادەرەکانی یانی زۆر برادەری هەیە بێژدانیشتنە بچنە هەر جێشی کەڕوڵاڵە ئەوە بە کەڵکم نایە یعنی ساحیبی شەکە دەرەوە کەڕوڵاڵە لۆ چما دەرێ من لە نەهۆتووەکە و وا لێرەمە لەو دوکان لەگە بابمە هەتا ئێستا یعنی ئێرەم بەجێ نەهێشتیە. ئێمە زۆر زیرەکن لۆیشی حەزەکەەوە تەمەشاکە ئێرە چەند کەڕوڵاڵی لێیە یعنی ئێستاکی زۆر باشن زۆر زیرەکن. باشە ئەوانە هاوسەرگیریان کردووە کویانی ژیان هەسەرژیان پێکەنەوە ژنیان هێناوە دیکو هەموویان ژنیان هەیە ژن و منداریان هەیە
باشە با پرسیاری لە جەنابەت بکەم جەنابەت وازان بەڕێگەس عەرەبی باشە زمانی ئاماژە لە نێوان عەرەب و کوردی جیاوازێکی هەیە أنا هیچ فەرقی نییە هەموو یەک زمانە یەک شێواز قسەکردن. یەک شێواز سەرت خۆش بی برای دەمەوێت لە ڕێگەی 1960 ئەمشدایان پێ بدەیت کە ئێمە پەیوەندیمان بە سەرچاوەیە کرد لە بەڕێبەرایەتی هاتوچۆی درێنانی مۆڵەت لە بەڕێبەرایەتی هاتوچۆی هەولێر وتیان لە ئێستادا بڕیارێک دەرچووە کە ئەو کەسانێک کە توانای قسەکردنیان یان نابستن دەتوانن ئینجازەی شۆفێری دەربێنن دەمەوێت لە ڕێگەی 1960 ئەو مژدایان پێ بدەیت کە لە ماوەیەکی نزیکدا دەتوان لە هەرێمی کوردستان مۆڵەتی شۆفێری دەربێنن. والله ئەوان دەرێن یعنی زۆر مەمنونی نەگەی پێی بڵێ بە دەری والله زۆر مەمنونتانم ئەگە ئیجازەی وەگرم یعنی لۆ خۆم بە کەیفی خۆم سارێدا جۆم سم هەزێشی تووشی مەفرەزەی بم ئیجازەم پێوی